هەرچەندە هەندێک لایەن کار دەکەن بۆ دروستکردنی کلێنێک لە نێوان کەرکووکیەکان و یەکێتیدا، بەڵام پێناچێت کەرکووکیەکان هێندە بە ئاسانی بکەونە داوی ئەو لایەنانەوە، چونکە پەیوەندی نێوان کەرکووک و یەکێتی با دڵۆپی خوێنی شەهیدان بنیاد نراوە و تێکچوونی ئەو پەیوەندیەش کارێکی زەحمەتە، بەتایبەت کاتێک کەرکووکیەکان دەزانن کەرکووک لە پێشینەی کار و داخوازیەکانی یەکێتیدایە و ئامادەی هەموو جۆرە قوربانیەکە لە پێناو هاوڵاتیانی ئەو شارەدا. زۆر بەسیتە کاکە، ئێمە باسی هەرێمەکەین، باسی بەغاءەکەین، باسی کەرکووک و کەرکووک و کەرکووک و کەرکووک و کەرکووکەکەین. پێدەچێت ئەم پێشمەرجەی یەکێتی بۆ هیچ کەسێک هێندەی کەرکووکیەکان گرنگ و بەبەها نەبێت، هاوکات بۆیان دەرکەوت چۆن ئەوان یەکێتی بە مڵکی خۆیان دەزانن، یەکێتیش هەمان هەست و ئیحساسی بۆ کەرکووک و کەرکووکیەکان هەیە، چونکە یەکێتی لە هیچ کات و سەردەمێکدا قودسێتی ئەو شارەی لە یاد نەکردووە و پێناچێت لە یادیشی بکات. هەڵوێستێکی زۆر جوان بوو و ئێمە چاوەڕوانی ئەوە بوون لە یەکێتی نیشتیمانی کوردستان، چونکە ئەم جارە بەڕاستی ئەو ڕووداوانەی کە ڕوویدا لە کەرکووک تەنها کەسێک بوو، تەنها هێزێک بوو کە بتوانێت لە داخوازیەکانی ناوچە دابڕاوەکان وەڵام دەرەوە بێت و خەڵکی کەرکووک و خانەقین دڵنیام کە زۆر شادن بەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان داکۆکی کرد. دیارە پرسی کەرکووک پرسی هەموو حزبەکان بووە، بەڵام کە هاتووتە سەر ڕێوەستی ڕاستەقینە و تەزحیح و قوربانیدان، یەکێتی نیشتیمانی کوردستان پێشەنگ بووە لە قوربانی و بەرخودانیە بە درێژایی مێژوو لە هەموو قۆناغەکانە پێشەنگی زانیوە یەکێتەکانی کەرکووکیش هەموو کاتێک ڕاستگۆترین و خوێندکاری ڕاستەقینەی مەدرسەکەی جەنابی مام جەلال بوونە لە سەرجەم قۆناغە سەختەکانی خەباتی پێشمەرگایەتی لە خەباتی زیندانی سیاسی وە لە دەنگدانیشە. ئەتوانم بڵێم کەرکووک لەسەر و هەموو شتەکانی ترەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان، چونکە یەکێتی و کەرکووک یان کەرکووک و یەکێتی دوانەیەکن پێکەوە قەڵای ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان کەرکووکە، لەبەرەوە هەرگیز یەکێتی دەستبەرداری کەرکووک و جەماوەرەکەی یەکێتی نابێت. ئێمە ئەم بڕیاری یەکێتیەوە بۆوە زانین گرنگە سەرجەم شۆڕشەکانی کورد لەسەر کەرکووک کە هاتوۆتە دانوستاندن، کە هاتوۆتە هەر وەزعێک سەرجەم کێشەکانی کورد لەگەڵ حکوومەتی مەرکەز لەسەر کەرکووک بووە، کە هاتوۆتە سەر کەرکووک هەموو شتەکان ڕێسەکان بووە بەخوری، بۆیە ئەم جاریش ئێمە یان ڕێسەکانمان بێت بەخوری یان ئێمە ئەو ناوچانە دەستبەرداری نابین، بە تایبەتی کەرکووک و ناوچەکانی تر. کارێکی زەحمەتە لە داهاتوودا یەکێتی بتوانێت هیچ ڕێکەوتنێکی سیاسی ئەنجام بدات ئەگەر داخوازیەکانی بۆ کەرکووک لە خاڵە بنەڕەتیەکانی ڕێکەوتنەکە نەبێت، چونکە لە دوای ڕوخانی ڕژێمی باسەوە یەکێتی حیزبی یەکەمە لە کەرکووکدا و لە دوایین هەڵبژاردنەکانی 12 ئایاری ساڵی 2018 پەرلەمانی عێراقدا یەکێتی دەنگی سەرجەم کوردانی کەرکووکی بەدەستێنا و لە کۆی 12 کورسی شارەکە 6 کورسی بردەوە و بووە یەکەم لیستی براوەی پارێزگای کەرکووک لە ناو هەموو پێکاتەکاندا. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.